سڵای خۆی گەورەتان لەبێ قوتابیانی ئەزیز و خۆشەویست ئەمڕۆکە لە خزمەتانین بۆ ڕوونکردنەوەی یەک لە بابەتە گرنگەکان لە ڕێزمانی کوردی پۆلی حەفسەی بنەڕەتی ئەویش بەناوی ناو ڕووی هەبوونەوە. پێشی ئەوەی دەست بەم بابەتە بکەین قوتابیانی ئەزیز، ئێمە هەمومان کەسانی ئازیزمان لە دەوروبەرمان هەیە، پێویستە ئێمە پارێزگاری لەم کەسایەتیانە بکەین، پارێزگاری لەم کەسانە بکەین بۆ ئەوەی لە ژیاندا هەست بە تەنهایی، هەست بە نامۆی لە ژیان و ناو کۆمەڵگا نەکەین. چونکە ئێمە هەموو کاتێک ئەو قسە دەکەین کە دەڵێن زیند و کوژی مرد و پەرستین، بۆیە پێویستە تۆ یەکێک بی لەو کەسانەیە کە ئەم پەندە ئەم قسەیە هەڵبژێڕیتەوە، هەموو کاتێک قەدری زیندوەکان بگرین و هەمیشە لەسەر دەستان ڕایان بگرین، نەوەک نەخواسەکە حاڵەتێک لە حاڵەتە ناخۆشەکان ڕوویدا ئینجا قەدریان بزانین. چونکە هەموو جارێ دەڵێن کە خاک کەسێکی بۆ خۆی برد، ڕۆحێکی بۆ خۆی برد، دەستێکی بۆ خۆی برد، ئیتر بە هیچ کەسێکی دیکە ناتوانین ئەم جەستەیە بگەڕێنەوە. کەواتە بە قەدری ئەو کەسانە بزانین کە لە ژیاندا ماون، نەوەک کە مردن ئینجا خوا نەخواست یا تووشی نەخۆشی و ناخۆشیێک بوون ئینجا قەدریان بزانین. کوردەواریش هەمیشە ئاراستەمان دەکا بەرەو ڕێگەی باش، بەرەو کاری باش، بەرەو کردەوەی چاک. و قەت لەبیر نەکەین کاتێک کە گوڵێک گەشت و جوانە، ئێمە لە کاتی گەشتی و جوانی ئەم گوڵە ئاو بدەین، نەوەک لە کاتێککە گوڵەکە سیس بۆ هەڵوەریوە و ژاکا و ڕێکێ و شک بۆ ئینجا دەستکەین بە ئاودانێت. چونکە ئەو شعرە هەیە پێم وابێ یەک لە شاعیرە بەناوبانگەکانی کووردە کە مردم شین و گریانت بە من چی، کە گوڵ و ئاوی بارانت بە من چی. لەژێر ڕۆشنایی ئەم شعرە ئەممان بۆ ڕوون دەبێتەوە کە شاعر داوای ئەوەی دەکاتن کە هەتاوەکو لە ژیاندا ماوە قەدری بزانین و هەروەها لەسەر دەستان ڕای بگرین. چونکە کاتێک کە دەڵێت کە مردم شین و گریانت بە من چی، کە گوڵ و ئاوی بارانت بە من چی. کاتێک کە ئەمن مردم گریان و شین و واوەی لاو لە خۆدان و دڵکی ڕەشت، هیچ سوودێک بە شاعیرەکە ناگەینی کە ئەمە کە دەڵێن شاعیرەکە ئەو قسەیە بۆ تەواوی کۆمەڵگە و کەسانی دەوروبەرمان تەواوە. ئەم بابەتەمان قوتابیان ئەزیز بەناوی ناو لە ڕووی هەبوونەوەیە. طبعاً ئەمە یەک لە پۆلێنەکانی دابەشکردنی ناو کە لە بابەتی ڕابردوو خوێنمە ناو لە ڕووی ناوڕۆکەوە بۆ بتوان دەکرێتە سوێ زۆر، ناوی تایبەتی، ناوی گشتی و هەروە ناوی کۆمەڵ. ئەم جارە پۆلێنی دووەممان هەیە کە پۆلێنی دابەشکردنی ناوە لە ڕووی هەبوونەوە. ناو لە ڕووی هەبوونەوە قوتابیانی ئەزیز دەکرێتە چەند زۆر، دەکرێتە دوو زۆر. ناوێکمان هەیە پێی دەوترێت ناوێکی بەرجەستە، ئەوەی دیکەیان پێی دەوترێت ناوی دەرجەستە، واتە ناوی واتای دەرجەستە واتە دەرەوەی جەستە. باشە، دەرەوەی جەستە. باش، کاتێک دەڵێن ناوی بەرجەستە، کاتێک دەڵێن ناوی دەرجەستە کە پێی دەوترێت ناوی واتایش هەندێک جاران پێناسەیەکمانێ لە بۆ ناوی بەرجەستەی. ناوی بەرجەستە ئەو ناوەیەک بەیەکە گیان زیاتر لە هەستەکانی مرۆڤ هەستی پێدەکرێ و بوونی مادی هەیە. بۆ نمونە نان، هەنار، ئاڵا، ماست، هێلکەدار، پەلک، دەست، ساڵۆ. قوتابیانی ئەزیز و خۆشەویست و لە دڵاشترن ئێوە گوڵن، دڵن، خونچەی سەرچڵن. ناوی بەرجەستە واتە ئەو ناوەی کە ئێمە بێک لە هەستەکانی مرۆڤ بوو نەبینینە، بۆ نمونە تامکردنە، دەست لێدانە، بۆ نمونە بیستنە توانین هەستیان پێ بکەین. جا هەر کاتێک ناوێکمان هەبوو بوونێکی مادی هەبوو، واتە لە سروشتا توانیمان وێنەی بچێشین، واتە شوێنێکی فیزیکی داگیر کرد، ئەو ناوە پێی دەوترێت ناوێکی بەرجەستە. بۆ نمونە دەڵێ باران بەخۆر دەبارێت. قوتابیان ئایا دەتوانین دەست لە باران بدەین؟ بەڵێ. ئایا باران کاتێک کە دەبارێت شوێنێک لەسەر زەوی داگیر ناکات، بوونێکی مادی هەیە یانە؟ بەڵێ. کەواتە باران پێی دەوترێت چی؟ پێی دەوترێت ناوێکی بەرجەستە. ئەو زادێ پەرلەمان یاسا دەردەکات، بە هەمان شێوە پەرلەمان لەبەر ئەوەی شوێنە دەتوانین بیبینین و سەردانی بکەین، بۆی پێی دەوترێت ناوێکی بەرجەستە. دەڵێن بەیانیان ماست و هێلکە دەخۆن. قوتابیانی ئەزیز ماست و هەروە هێلکە لەبەر ئەوەی دەتوانین دەستیان لێ بینین شوێنێک لە شوێنەکانی ئەم گردونە و زەوی خۆمان داگیر بکەن بۆ بوونێکی مادیان هەپیان دەوترێت ناوی بەرجەستە. خاڵشکە مەتینێ دەستی خۆ بە سابوونێ پاکش کرد. قوتابیانی ئەزیز دەڵێن مەتین دەستی خۆی بە سابوون پاک کردەوە، خاوێن کردەوە. مەتین ناوی مرۆڤ ناوێکی بەرجەستەیە. سابوون بە هەمان شێوە لەبەر ئەوەی دەتوانین دەستی لێ بینین بوونێکی مادی هەیە ناو سروشتاوە، بوونێکی مادیش هەیە، پێی دەوترێت ناوی بەرجەستە. بە هەمان شێوە دەستیش ناوێکی بەرجەستەیە. دەڵێ گەرم و جوو دوو بەرهەمی زستانن، بە هەمان شێوە گەرم و جوو ناوی بەرجەستە. دەڵێ ئاڵای کوردستان دەشەکێتەوە. ئاڵای کوردستان قوتابیانی ئەزیز و خۆشەویست، کوردستان ناوێکی تایبەتیە و هەروەها ئاڵا ناوێکە ناوێکی بەرجەستەیە، سوێت توانین دەستی لێ بدەین و شوێنێک لە شوێنەکانی ئەم گەردونە داگیر دەکاتن.
هذه ناوي دەرجەستە چییە قوتابیان؟ هەندێک زانایان پێی دەوترێن ناوی واتایی، اسم معانی بالعربي. دەڵێن ناوی دەرجەستە ناوێکە چییە؟ بوونێکی مادی نییە، بە هیچ یەک لە هەستەکانی مرۆڤ هەستی پێ ناکرێت، تەنیا لە بیر و خەیاڵدا هەیە. قوتابیانی عەزیز و خۆشەویست، ئاسان. ناوی دەرجەستە واتە ناوی واتایی ئەو ناوەیە کە ئەمە لە ناو بیر و هۆش و خەیاڵی خۆمان دەزانی کە شتە کێ بەو ناوی، شتە کێ لەم چەشنە. بەڵام کاتێک کە باز دەکرێتین هیچ شوێنێک لە بۆشاییەکی ئەم گەردوونە و زەوی خۆمان تاگیر ناکاتن، بۆی پێی دەوترێ ناوی دەرجەستە ناوی واتایی. و هەروەها بوونێکی مادی نیە، تەنها لە بیر و خەیاڵدا هەیە. بۆ نەچمان هەیە خەم. قوتابیانی عەزیز چمان هەیە؟ خەممان هەیە. خەم قوتابیانی عەزیز ئەمە دەزانین کە خەم بوونێکی هەیە لە ناو سروشتی ژیانی مرۆڤدا، بەڵام ئایا خەم دەتوانین دەستی لێ بدەین؟ دەتوانین خەم بگرین؟ ناوەڵڵا ئەگەرمان توانین بە خەم بگرین ئێستا لوها سەرۆدێنمان سپی دەبوو لو دەموچاوماسی سولوستەکەتان ناوێ لو ئەم شەڕ و ناخۆشیە و فیتنە و ئاشوبە دروست دەبوو. بۆیە خەم لەبەرەوەی ناتوانین دەستی لێ بدەین و بیگرین پێی دەوترێن ناو، بەڵام ناوێکی دەرجەستەیە واتە ناوێکی واتاییە. خۆشی قوتابیان وشەی خۆش بەتەنە سیفەتە هاوڵ ناوە، بەڵام خۆشی دەبتە ناوێکی واتاییە. بە هەمان شێوە باش هاوڵ ناوە، باشی ناوێکی دەرجەستەیە. دۆستایەتی قوتابیانی عەزیز، دۆستایەتی بە هەمان شێوە واتە خزمەتی و دۆستایەتی ئەوە ئەم دەزانین کە لەناو سروشتدا شتێکیە بوو ناوی، بەڵام ئەمە ناتوانین بیگرین، ناتوانین دۆستایەتی بگرین و دەستی لێ بدەین، تاچیکەین لەمسیکەین. مادەم ناتوانین دەستی لێ بدەین و تاچیکەین و لەمسیکەین ئەو پێترێ ناوێکی دەرجەستە. جا دۆستایەتی، هاوڕێتی، کوردایەتی، مردایەتی هەمووانە پێیان دەوترێ ناوێکی دەرجەستە. ناوی دەرجەستە قوتابیانی عەزیز واتە ناوی واتایی دوو زۆری هەیە. ناوی واتایی ناوی دەرجەستە چەند زۆری هەیە؟ دوو زۆر. یەکێکیان پێی دەوترێ ناوی دەرجەستەی بنجی، ئەوەی دیکەیان پێی دەوترێ ناوی دەرجەستەی دروستکرا. ناوی بنجی چییە؟ دروستکراو چییە؟ ناوی دەرجەستەی بنجی دەڵێ ئەو ناوەیە لە بنەرەتدا بوونێکی سەربەخۆ هەیە بۆ ئەم مەبەستە بەکاردێت. قوتابیان ناوی دەرجەستەی بنجی واتە ئەو ناوەی ئەمە لە سروشتە حیتمان بە هیچ یاسایەک دروست نەکرێ، هەر بیلادی بخۆی ئەو شێمان هەیە. وشەکە عادەتەن وشەیەکی سادەیە. بۆ نەچمان هەیە؟ خەممان هەیە، خەومان هەیە، هێزمان هەیە، وزمان هەیە، هۆشمان هەیە، باوەڕمان هەیە، ترسمان هەیە، مەرگمان هەیە. هەموو ئەوانە پێیان دەوترێت چی؟ پێیان دەوترێت ناوی دەرجەستەی بنجی، لەبەر ئەوەی لە هیچ شتێکی دیکەوە دروست نەکراون وەکو بوون و وزێرێکی سەربەخۆیان ناو سروشتدا، واتە ناتوانین کەرتی بکەین، ناتوانین کەرتی بکەین بە وشەی دیکە. بەڵام ناوی دەرجەستەی دروستکراو دەڵێ ناوێک لە وشەیەک و پاشگرێک دروست دەکرێت، واتە ئەمە وشەیەکمان هەیە پاشان پاشگرش لێ بۆ زیاد دەکەین، زیادەش لێ بۆ زیاد دەکەین، ئەو دەبێتە ناوێکی دەرجەستەی دروستکرا، واتە دروستمان کردی، بەخۆمان دروستمان کردیە، بەرهەمی خۆمانە، مرۆڤ درستی کردیە. بۆ نەچمان هەیە، بۆ نە میێرانیمان هەیە، کوردینیمان هەیە، دۆستایەتیمان هەیە، پیاوەتی، ڕەشایی، بەزناتی، جوانی، یان لەسەرەوە نووسرا بوو خۆشی. هەم ئەوانە پێیان ناوی دەرجەستەی دروستکراوە. میێران، میێرانی تەماشاکەن بە خۆی میێرە، میێرانی ئەو ناوێکی واتایی دەرجەستەی دروستکراوە. کوردینی، کوردمانەیە ئینیمانە بەداد کرێت. دۆست لەداتی لە دۆست لەگەڵ ئاەتی پێکاتە، پیاوەتی پیاو لەگەڵ ئەتی، ڕەشایی ڕەش لەگەڵ ئایی، مەزناتی مەزن لەگەڵ ئاتی، جوانی جوان لەگەڵ ئی. تەماشا دەکەم ئەوانە توانین مەکردی بکەین بە وشەی دیکە، بۆ پێیان دەوترێت ناوی دەرجەستەی دروستکراوە. باشە؟ یان بۆ نە کوردایەتی، مرۆڤایەتی، مرۆڤایەتی، یان بۆ نمونە چاکە، خراپە. باشە؟ ئەوە باشە و هەروەها بێتەوە. نمونەمان گەلێک زۆرە قوتابیان. بۆ نمونە باشی. باشە؟ هەموو ئەوانە پێیان دەوترێت ناوی واتایی دروستکراوەتە ناوی دەرجەستەی دروستکراوە، چکە لە کەرتی دیکە لە دوو کەرت پێکاتە، کوردایەتی کورد لەگەڵ ئاەتی، مرۆڤایەتی مرۆڤ لەگەڵ ئاەتی، چاکە چاک لەگەڵ بزوێنی کورد، خراپە خراپ لەگەڵ بزوێنی کوردی، باشە باش لەگەڵ بزوێنی کوردی، باشی باش لەگەڵ ی پێکاتەوە. بۆیە پێیان دەوترێت ناوی دەرجەستەی دروستکراوە. لێرەدا هاتینە کۆتایی بابەتی ناڵەڕی هەبنەوە. لە ڤیدیۆی دواتر ڕاهێنانەکان ڕوون دەکەینەوە و لە مەلزەمەکەم پرسیاری هەڵبژاردانرێت تەنسیل لە پرسیارەکان وەربرن. ئێستا لە سەرجەم چاپخانەکان بەردەستە تاشیکای ڕاهێنەکان بە هیوای هەموو لایەکە دروست بن. السلام علیکم و ڕەحمەت الله و بەرەکاتوه.